شوێنی ڕوودانی ئەو ڕووداوەیە کە لە خوێندنگەی جەمالی حاجی عەلی ڕوویدا. ئەویش دوای ئەوەی مامۆستایەکی ئەو خوێندنگەیە دەیەوێت پارکینی ئۆتۆمبیلەکەی بکات، بەڵام بە خێراییەکی زۆر خۆی دەکێشێت بە سێ خوێندکاری خوێندنگەکە. بەو هۆیەوە یەکێک لە خوێندکارەکان بە ناوی میهراکۆ ئاکۆ تەمەن 14 ساڵ گیان لەدەست دەدات و دوو خوێندکارەکەی دیکە بریندار دەبێت. داوێکی نەخوازیار ڕوویە کە خوێندکارێکی پۆلی قۆناغی هەشتمان بە ناوی میهراکۆ ئاکۆوە کە بۆی ئەو ڕووداوە گیانی لەدەستدا هاوخەمی و عایلەین هاوخەمی خۆمانین ئەژنۆی خۆمانشکات چکە ئێمە یەکێک بۆ لە خوێندکارە ئازیز و خۆشەویست و چرای ڕووناچی قوتابخانەکەمان و خی گەورە سەبووری ئەوان و ئێمە وڵات و نیشتیمانمان بە. جێگیری بەڕێوەبەری پەروەردەی سلەیمانی دەڵێت ئەو دوو خوێندکارەی دیکە کە لە ڕووداوەکەدا بریندار بوون یەکێکیان چارەسەری پێویستی بۆ کراوە و ڕەوانەی ماڵەوە کراوەتەوە، بەڵام خوێندکارەکەی دیکە لە ئێستادا لە نەخۆشخانەیە و چارەسەری پێویستی بۆ دەکرێت. مامەسایەک بە سیارەکەەوە هاتۆتە ژوورەوە دیارە ئەوان سیستەمەکان وایە کە سیارەکانە چێتە حوشەکە و شوێنیان بۆ دیاری کردو بۆیە لەسەر جادنەوەسێ لەو کاتەدا لە سێ خوێندکاری داوە یەکێکیان زۆر باشە و گەڕاوەتەوە بۆ ماڵەوە، یەکێکیان بەرینارە ئێستا ئەوە من لە خەسەخانە بووم لە لای تەحویلمان کرد بۆ خەسەخانەی ئەنوەر شێخا لەوێ ئەمەلیاتی پێویستە ئەمەلیاتی بۆ دەکەیت. لە خوێندنگەی جەمالی حاجی عەلی دوو دەوام دەکرێت کە دەوامێکیان قۆناغی 7 تا 9 بنەڕەتیە، هەر بۆیە ئەو خوێندکارانەی کە تووشی ئەو ڕووداوە بوون هی ئەو قۆناغە بوون و زیاتر لە 300 خوێندکاریش وانە لەو قۆناغەدا دەخوێنێت. ئەو ڕووداوەشی کە بەسەر ئەو خوێندکارانە داهات بە وتەی مامۆسایان و خوێندکاران برینێکی ساڕێژ نەکراوە و لەسەر دڵیان بۆ هەمیشە بە زیندویی دەمێنێتەوە. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.